تناني حكومتي ئەم جارە پێمان خۆشە ینی وەک حکومەتەکانی تر نەبێتن کە پێشتر بکەفران بۆ کە تاقی کراوەتەوە هیچ بەرهەمەکی وای نەبووی سوود هەبێ بۆ هاوڵاتیان لایانی زۆرینە و کەمینە باوڕێن ڕەچاو بکرێتن ئەم جارەیان و پێمان باشە ینی لە کەرتی تەندروستی و پەروەردە بە تایبەتی ئەو دووەکە زۆر زەرورن پێویستن کاری جدی بکرێتن. دەمەوێ حکوومەت لەمە دووە زیاتر چاو بکاتە سەر خودی گەنجەکان و ڕای گەنجەکان بە زووری وەرگرێ و داواکاری گەنجەکان جێبەجێ بکرێ وەکو گەنج هەیە دانە مەزراوە دا بمەزرێ گەنج هەیە بەتابیە ناوی لە کولیژەکان ناهاتیتەوە ناوی لە کولیژەکان وەربگیرێ. ئێمە وەکو گەنجان داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین هاوکاری گەنجان بن بۆ هەلی کار بۆ خزمەت داوایان لێەکەین کە ئیشێکمان بۆ بڕخسێنن چ لە داهاتوو بێ وەچ بۆ نەوەکانی ئێمە و نەوەکانی پاش ئێمەش بۆ بەرهەمێکی باش و جەست بەرهەمەکان چ کشت و کاڵی بن چ لە بواری وەرزش بێ چ لە بواری هونەر بێ چ لە بواری مۆسیقا بێ. پیشنهاد کردم بۆ حکوومەتەوە هەرێمی کوردستان یعنی دەریڤن کاری بۆ گەنجان پتر بێنە ڕەخساندن کۆمپانیەت نی یعنی کۆمپانیەت بیانی گەلێک مەیش دەرڤە هەنگ بەس مع الأسف بارە پتر ستافیەوە کۆمپانیا يعني يجدرنا يعني حوالات يجدرنا نيت كردستان يعني جاس داخواست كم حكمتاني كو دليل كاري كتب بين رخصاندن بو گنجتما